سڵاوتان لەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆکو هەموو هینیەک تەوری ئەمڕۆی بەنامەکەتان کراوەیە دەتوان لەسەر هەموو بابەتێ قسە بکەن هەروەها بێگومان لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک بەناونیشانی facebook.com/نالێتیڤ دەتوانن ڕاوتی بین سەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم تێبینیمان لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک گۆران حەیدەر دەڵێت هیوادارم ئاوڕێک لە پێشمەرگە بدرێتەوە موچەکانیان هاوتای وەزارەتی ناوخۆ بکرێت. هەروەها ڕێژین شەریف دەڵێت تکایە باس لە سەحدانی دەفتەری پۆلی 6 بکەن بە مافمان نەخورێت. وڵای یەکەم پەیوەندیمان باوکی ئاڵا لە هەولێر. فەرموو باوکی ئاڵا. الو بەڵێ باوکی ئاڵا گوێمان لێتە فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەین. باوکی ئاڵا ئەگە دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکە یاخۆ دەنگەکەی کسکەی بە باشی گومانە دەگەم. سپاس دەکەم. تایبەتی کاکە شاخسواری خۆشەویست بەڕاستی پەردەش تۆشی لە پێشتای هەموو خەڵکی کوردستان لابێت دەمەوێ لە کارگوزاری تا دەگەێت بەڕۆبەری تا یەک بێکەتان ماچکەم بەڕاستی خۆشەویستم. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. قسەش ناخۆش دەکا ڕەحمەتتان لێ دەگری هیوادار نیستان لە درێنێ ئاساییە کوردستان تەڕۆشی ئێوە زۆر مەمنونتانین. زۆر سپاس دەکەم باوکی ئاڵا. تەوەرەکەی ئەمڕۆژ تەوەری کراوەیە من دەمەوێت بابەتێک بۆ ڕژێنم. ئێمە مارمان لە گەڕەتی نۆرۆزی شاری هەولێرە بەرامبەر کەرتی 55 قوتابخانەیەک لەوێن دروست کرایە. قوتابخانەکە بە ناوی ئەهلی لەبوو خەڵک دروست کرابوو. ئێستا لە سەرکە قوتابخانەکە ئێستا ئارمەکەیان لابردیا کە پرۆژەکەی حکوومەتی هەرێمی کوردستان نووسی بوو پارەکە و تەندەرەکانیان لابردیا. ئێستا تەواو کرایە قوتابخانەکە ئاڵایەکی ئەڵمانیا لەسەردانە نووسرایە قوتابخانەی ئەڵمانی کوردستان یعنی کەواتە قوتابخانەکە فرۆشرایە. داواکاریشین لە پێامنێتان لە هەولێر بە دوابداچنەتان زۆر مەمنون دەبین کاکە شوانی خۆشەویست. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ باوکی ئاڵا لە هەولێر. بڵێ هاوکار لە هەولێر. فەرموو کاکە هاوکار. زۆر سپاس دەکەین کاکە هاوکار. من ئەمەیە لەسەر دوو خاڵێکم قسە بکەم ئەگەر تەوەری ئەمڕۆ کراوە بێ. فەرموو کاکە هاوکار. تەوەری یەکەم ماوەیە کەوا ئێمە چەندێکە زۆری وەرگرتووە هیچ شتێکمان بۆ نەکراوە وەکو خەدەمات یاخود تاپۆ. ئێمە چەندێکە لە کرێچین تاوەکو ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە. لەکوێ زەویتان وەرگرتووە کاکە هاوکار؟ لە گەڕەسۆر وەرمانگرتووە لە سەر بە بنەسڵاوەیە تاوەکو ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە. نا خەدەماتمان بۆ ڕۆشتووە نا تاپۆ کراوە. حکوومەت چەندین بەڵێنی داوە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە. ئایا حکوومەت ئیشی چییە؟ دایری تاپۆ ئیشی چییە؟ پێویستە ئەمانە هەمووی ڕەچاو بکرێ. کۆمەڵی خەڵکی فەقیر کۆمەڵێک خەڵکی هەژار لە کرێچین ئەگەر بێت و ئەو زەویانە ببن بە تاپۆ ئەوە خەڵک دەتوانێت سوودبن بێت لەو ئاخاریانە ژیانی خۆیان دابین بکەن. من وەکو خۆم ئێستاکانە کرێچیم لە کرێچیدام ئەگەر بێت و ئەمە تاپۆ بکرێ سوودمەند دەبین بەڕاستی. خاڵێک دووەم ئەوەیە کەوا فۆرمی دامەزراندن تەوزیع ئەکرێ خەڵکی کەرکووک لەمەیە بێبەشە بن. ئایا حکوومەت ڕۆڵی چییە لەم کاتەدا؟ زۆر سپاس بۆ کاکە هاوکار لە هەولێر. هەر هاوکار و هەر لە هەولێر. فەرموو کاکە هاوکار. لە هەولێری پایتەختەوە سڵاو خۆشەویست. زۆر سپاس کاکە هاوکار. هەموو کارمەندە لە کەناڵی ئێوانەکەم کەس باش کاکشوان. زۆر سپاس بە ناوی هەموویانەوە هەموو کاتێکت باش. بەڵێ بەڕاستی دەستیەکەیەکیان دەکوشم لە باسی زۆر مادونە کەناڵێکی پێشکەوتن دەستان خۆش بێت سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەین. بەڵێ بەڕاستی من کاکشوان پەیامێکمە بەڕاستی پەیامێک ئاراستەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاکۆسەر دەکەم. بەڕاستی ئەو خانوانەی کە یەکێتی لە بۆ شەهیدانی لە هەولێر دروست کردەوە خانوشخانە با بڵین یعنی ماوەیەکی زۆرە نزیکەی 2 ساڵ دەبێت تەواو کراوە دابەش ناکرد. بەرنامەیەکی تایبەتی لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان کرا بەڕاستیان سەبارە بەوەیە ئەنەزە ئەسبابەکەی چی هەمومان عایلەی شەهیدین یعنی شەهیدێ بەڕاستی لە 85 زۆر شەهید وکە نزیکەی 28 سال دەکاتن بەڕاستیەتە ئێستا دابەشیان نەکردن. ئەسبابەکەش هیچ یاری نییە بەڕاست هەموو شتێکی تەواو بووە هەموو پیسەکەیان تەواو کرد یعنی دەمانەوێت بەڕاستی لێرە شەو بەڕاستی داوا لە کەچکاری شەهیدانی هەولێر دەکەم بەڕاستی بێدەنگ نەبن لە ئاسە و دابەش نەکردنە. هیوادارم هەولێری خۆیان نەبی و بەردەم مەڵبەنداریش زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ سامان لە هەڵەبجە. فەرموو کاک سامان.
کاک سامان لە هەڵەبجە. ئەم کاتە باش زۆر سپاس کاک سامان. باشیوە قوربان. زۆر سپاس دەکەم. سەلامەتی. کاکە زەحمەتە بێ من سەبارەت بە موچەی پێشمەرگە. بەڵێ فەرموو. کاکە ئێمە تقریبان نزیکەی ساڵ و نیوێکە بێ ئەزانیی ئاینیان کردوین موچەکانیان بۆ بین کردوین کە عەلاسا زیاد کات 500,000 وەرەگرێ. بەڵێ. تا ئیسێکێنە موچەکانمان زیادی نەکردووە. جا دوای ئەوشە موچەی لە خو ناوچەکان چووە تا سەری 700,000. بەڵێ. جا دوای ئەوشە دوێنێش کە معاشمان بۆ هاتووە تقریبان ئەوە 6 ڕۆژ بەسەر تێپەڕینی معاشەکە ڕۆشتووە. جا دوای ئەوشە هەر لە سەعات 12ەوە تقریبا 600 پێشمەرگەین هەتاوەکو سەعات 10 شەو چاوەڕێمان کردو اینجا کە موچەیان داوە پێمان. بەڵێ. ئیتر زۆر سپاسانەکەم و مەمنونەوەم بە دوعاتت. زۆر سپاس بۆ کاک سامان لە هەڵەبجە. بەڵێ بێکەس لە هەولێر. سڵاو لێ بێ فەرموو. بێکەس لە هەولێر. بەڵێ دیارە گوێ لە دەنگمان نییە. لە سەرتۆری کۆمەڵایەتی فێسبوک سابی سوار دەڵێت ئەوە بۆ ماوەی 7 مانگە بە گرێبەست دەوام دەکەین لە قوتابخانەکان هێشتا مامۆستاکەکانمان نەهاتوون هیوادارم بێن. بەرزانجاف دەڵێت دەسەڵات و ئۆپۆزیسیۆن پێکەوە بۆ وەتەن هەوڵێک نەدەن دوورە دەرچوونی لە دیلی مەل بە باڵێ نافڕێ. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە. فاتیمە خان لە سلێمانی. فەرموو فاتیمە خان. کاکشوانم کاتەتان. زۆر سپاس فاتیمە خان. کاکشوانەگەر گەم بۆ کری بۆ پرسیار بێم. بەڵێ فەرموو. سپاسی تۆ هەموو کارمەندانەکەم. زۆر سپاس دەکەم. کاکشوانگیانتان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێ لە فەرمانبەرە کۆنەکان نایەتەوە ئەمە یەکە هەرزەمان نایەنێ فەوتاوین بە تەواوی. ئەمە دووهەمیش موچەکەمان کە ئەو دوو موچە کۆنەی کە فەوتاوە ئەو دوو موچەی 96 مانگی 7 کە فەوتاوە بۆچی بۆمان نایگەڕنەوە. ئەمە دوو هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بنبڕی سوالگەری نەهێش لەم سەرقەندانە نەیڵێ. بەڕاستی خەڵک هەمووی بێزار بووە. سوالکردنەکە لە حەد بەدەرە. یعنی کەوتونەتە کۆڵانەکان یان لە حەد بەدەرە. یعنی ئەمڕۆ تەماشاکەی هەر 3-4 بەجارێکی ئەمە نازانی کێتری ئەمە نازانی کێتری. یعنی تەواو بێزار بوو سەرکەبران بە تەواوەتی. هیواداریشتم کارێنێتەوە بەو بازاڕەیە تۆزێ نرخ و کەلوپەل دابستێنێ کە فەقیر و هەژار ناتوانێت بە هیچ شێوەیە بکڕێن. ئیتر زۆر سپاس دەکەم پرێزمەیە بۆ هەمووتان. زۆر سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی. ڕێبوار لە چەمچەمان فەرموو کاک ڕێبوار. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک ڕێبوار. ئەمەیە لەسەر وەزارەتی پێشمەرگە من قسە بکەم. بەڵێ فەرموو. ئێمە وەزارەت پێشمەرگە ئێمە 2 ساڵە پێکەڵ بووینە بڵێ یەکەی هەفتە هێشتا لە وەزارەت پێشمەرگە تا ئێستا ماشەکانمان زیادی نەکردو 500,000 هەموو ڕۆژێ جەباریاوە ئەڵێ ئابوونەش مەدەن کەسی ئابوونەمان لێ ئێستانن ئەڵێ بڕۆ شکاتکەنەوە بۆ 500,000 بۆ 5,000 سین شکات لە شۆ بکەین. داواکاری جەباریاوە داوتکەن بۆ بەرنامەکەتان ڕاستەوخۆ بۆ ئێمە بتوانین کێشەکانی خۆمان لە بەرنامەکەی باس بکەین. بەڵێ. زۆر سپاس بۆ کاک ڕێبوار لە چەمچەماڵ. ئیبراهیم لە سۆران فەرموو کاک ئیبراهیم. سلام علیکم. علیکم السلام کاک ئیبراهیم. دەستخۆشیان بەرنامەیەکی دەکەم. گەلێک سپاس دەکەم. سلام علیکم. علیکم السلام کاک ئیبراهیم گوێمان لە دەنگتە. دەستخۆشیان بەرنامەیەکی دەکەم. زۆر سپاس دەکەین فەرموو. من دەوێت لەسەر دووتەوە قسە بکەم ئەگەر ڕێگەم پێدەن. بەڵێ کەرەم کە. وەڵای خاڵی کۆمە قوتابیەکانی پێرە ساڵ بەڵێ نامان نەگەڕایتەوە بەڕاستی یانی زۆر غەمباری زۆر لە دوای 12 ساڵ لە دوای 14 ساڵەوە دی چاوەڕوانی چی کرد لە حکوومەت. بەڵێ. هیوادارین ئاڕەتمان لێ بدەنەوە. بەڵێ. دووەمیشمان بەڕاستی لەسەر حزبی گۆڕان دەوێت هەندە قسە بکەم. فەرموو. حزبی گۆڕان حزبێکە ڕاستە حزبشی گەورەیە تازە دروست بوو بەڵام گەورەشە خەڵکی لە پشتە بەڵام من بە هەندە بە حزبی گۆڕان دەڵێن ئەوان وەفایان لە ڕۆژنامە نووسیدان بوو کە لە کەرکووک جیانی لەدەستدا چۆن وەفایان لە ئەو میلەتە دەبێت. بەڵێ سپاس بۆ کاک ئیبراهیم لە سۆران. پێشکەوت ئیبراهیم دەڵێت داواکارین لەو بەڕێزانی کە بەرپرسن لە شاری کەلار
با دڵسۆزانەتر ئیش و کاری خەڵکی جێبەجێ بکەن و خۆشیان با نزیکەوە ئاگادار من لە چۆنەتی بەڕێوەچوونی ئیش و کارەکان چاوان مێژوو دەڵێت دەستان خۆش بێت و سەرکەوتوو بن. زۆر سپاسی دەکەن. دەڵێت ئەگەر دەکرێت بەرنامەیەک لەسەر دامەزراندندا بنیان بەڵێ هەڵگورد لە بەردەڕەش فەرموو کاک هەڵگورد. کاک هەڵگورد بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچڕاوە. باوکی سان لە سلێمانی. زۆر سپاس باوکی سان. زۆر سپاس دەکەم. قسەیشی مقتەدا سەدر بکەم. بەڵێ فەرموو. کە ئەیوێت سەرکردەکانی کورد بە هیچ شێوەیەک باسی کردوشیان نەکردووە و موشکیلەکەیان تەنها نەوتە موشکیلەکەیان خاک نییە. نازانم بۆچی تا ئێستا سەرۆکایەتی هەرێم هیچ وەڵامیشی نییە خۆیان کردووە یا فەیساڵ دەباخ بۆ بەعزە شتێکی ئاڵا تاڵەمانی ئازایە جوابایەتەوە بۆ ئەمە بۆ جواب نایەتەوە. یعنی مەسعود بارزانی لەگەڵ مقتەدا سەدر چی کۆی دەکاتەوە دیگە لەگەڵ ئەیاد عەلاویە کە ئەمانە دوژمنی سەرسەختی کورد بوون تا وەختێک بوو لە وەختی هینا هەڤەی شڵاتە ئەیانوت گوایە و کەرکووک هجومی لەسەرە و عەرەبەکان بەتەمان هجوم بکەنە سەر مەڵبەند و لق و نازانم چی. وەختی کێ بوو ئەیگەر هەر عەرەبە سۆڤێنیەکان نەبوون ئەو ئێستا سەرۆکی هەرێم هەموو بینیمان بە تەنیا ماوەتەوە. یعنی ئەبێت گۆرانیشی بە هەر خۆم مامەوە بە تەنیا مامەوە بڵێ بۆ خۆی با تۆ دەبیر ناو ماڵی کورد بکاتەوە با ناو ماڵی کورد ڕێک بخاتەوە با لەگەڵ حیزبەکانە دابنیشێ شەفافانە بێ ئەو دیکتاتۆریی کە هەیەی لە خۆی و دەست پێ بکات لە کوڕ و کوڕەزاکانیەوە کە هەمووی نازان وەڵی لەدایک بوون هەمووی بە نەزمەوە لەدایک بوون. یعنی کوردستان وای لێ هاتووە بڕاتە بێ خەڵکەکە بێزار بۆ لەم ناعەدالەتیە. یعنی هیوادارم جوابێک بنەوە با باسی مقتەدا سەدر ئێستا وای سوگ و سەلیمترین سەرکردە لە عێراق مقتەدا سەدرە ئێستا وا باس دەکەن تا وەختێکیش بوو کێوە باسێکە باوکیستان بۆی بۆ زمانە قسە نەکەی کێوە باسێکەمە بەستت ئێستا لە هەموو لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە هەوادارەکانی پارتی کەوتونەتە ئەو بەزمە ئەڵێن گوایە مقتەدا سەدر سوگ و سەلیمترین سەرکردەیە. باشە بۆ تا وەختێ بوو پێشوازیتان لێ ئەکرد بەڵام ئەوتای خۆت خۆیان ئەزانن بە تەنیا ماونەتەوە شتەکە شەخسی بوو دیار بوو شتەکە لەسەر خاک نەبوو لەسەر نەوت بوو هەموو کەس دەزانێت. تاکو دوێنێ فاضل میرانی وت دیکتاتۆر نییە مالیشی کەچی نازان وە قسانە هیواداری نعیجابیشی تەواو بنەوە بە خەڵک خەڵکیان بە تەواوەتی هیلاک کردووە خەڵک ئیزعاجۆ بەدەستم وەڵقاوە. بەڵێ سپاس بۆ باوکی سان لە سلێمانی جیڤارە لە هەولێر. سلااو بەڕێز. زۆر سپاس. سلااو بەڕێز. زۆر سپاس دەکەین گوێمان لێتە فەرموو. خۆشحاڵم بە کەناڵەکەتان. زۆر سپاس کاک جیڤارە. کاکە ئەتەوەرەکە کراوە ئەوانە؟ بەڵێ. وەڵاهی من لەسەر کرێکی قساکەم لە هەولێر. بەڵێ فەرموو. بەڕاستی خەڵک زۆر بێزار بووە. کرێکی یەکەم شت کرێکی زۆرە لە هەولێر. کەچی ئەچی بۆ خانێ بگری ئەگەر عەرەب نەبێ هەنای دەنێ. ئەمە لە کوێوایە کاک جیڤارەکە عەرەب نەبێ نایدەنێ؟ بەخوا لە هەولێر وایە چکوت من خۆم باش ئاگام لە شتانە هەیە. لەکوێی هەولێر؟ وەڵا لە هەولێر نۆتساری باداوان. بەڵێ. نۆتساری باداوان. بەڵێ. هیوادارم محافظ جێ لەم قسانە بێ. نەوزات هادی خەڵک زۆر بێزار بووە ئەوە یەک ئەم پرۆژە دروستەکرێت نازم پرۆژە نازم چییە و زێڕینە و شاری گەنجانە و نازم چییە ئەچی خانی لە پێ شەش دەفتەر کەمتر نییە لە مەسلحەتی فەقیردان نییە هیچ. بەڵێ سپاس بۆ جیڤارە لە هەولێر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سروشت کەمال دەڵێت من دەپرسم وەزیری تەندروستی لەکوێیە لە ماوەی 2 ڕۆژدا 2 کەس بوونە قوربانی بەهۆی ئەو دەرزیەی باسی لێوە دەکرێت بۆ هیچ هەڵوێستێکی نییە. ئەحمەدخان چەربوتی دەڵێت حەز دەکەم لەسەر ئەو پارەی قسە بکەن کە لە کاتی تاقیکردنەوەی وەزارەتی مەبەستی وەزارەتی پەروەردەیە دەدرا بە قوتابیان بەڵام ئەم ساڵ خواردیان. فێنک حسێن دەڵێت ئایا ئەو ساڵەش لە تەعینات ڕەچاوی زەواج دەکەن هیوادارم نمرەکانی ئەو فۆرمەی دەدەن زۆر بەباشی ڕوونی بکەنەوە. بەسام ڕەسام دەڵێت هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاسی دەکەین دەڵێت هیوادارین حکوومەت چارەسەرێک بۆ زۆری ژمارەی ئۆتۆمبیل لە ناو شارەکان بکات. سەمەد لە سلێمانی فەرموو کاک سەمەد. ئەم کاتتە باش. زۆر سپاس کاک سەمەد. دەستخۆشی لە تەوەر بەرنامەکە دەکەم. سپاس دەکەم. وەڵای دوسێ مۆزوعەیە مجارم دەی باسی بکەم بە کورتی مەمنونە. زۆر باشە بە کورتی زۆر باشە فەرموو.
كتابمان هنا ولا وزارة إمارين حكومة شكل وزارة التربية وشلون هميشان دروتواني كتاب هنا للزطوبي لا هوليرا لا للزطوبي هوليرا هنا مو تربية سليماني وين أخوة كتابي چییە کاک سەمەد؟ علينا أخوة أو تربية سليماني وخوان أذان للزطوبية زطوبي سليماني عليه ما كابكي حاليا منك لا الدول مش على دينا خوشك ببيني نخوشك همو بالجو تقليل شي دكتور وزطوبي لهوليرو نادرة أما خالي كما مستحب فصل كلام السر أو كان خارج ونخوش بوها بإيميل ومشتكى وبلغ كانوا بوها تو غد يعني كدوراسي فصل كدوا أما كان أخويا بيستومين دوهام إما سر حكومة كما كيانا سر التلفزيون أو يمكن روتين معنا بر روتين منه أما الروتين ما نستعد الدم عن شاوري على ترشيح المكان له غيره وديته سليماني كبيني سليماني هو يدو صحة الرئة دماني كرشي عن زماني كرشي أما الروتين يجي زور زخنا نشتكي ناشرين يعني زماني بيشتشي كان أما حالتي دوها لباتي حكومتي هرم خدمت ما في أفريقيا كانوا بس ما في أفريقيا كان تمشاكي لباتي ولاده أوشانيان بوزيات كان طعمه لم رجعنا مثل حتى الأكثر أنا خدمه أنا بستيق رجعنا إجازة ولاده كان كم كيلو دواني. بەڵە سپاس بۆ کاک سەمەد لە سلێمانی ئازاد لە هەولێر فەرموو کاک ئازاد. ئێوارە باش بڵێت. زۆر سپاس کاک ئازاد. باشی بەڕێز. زۆر سپاس. لەسەر ئەوە قسە بکەم لە سەیتەرێکی قرشارە چەند سەفیرێکی هەر سارێک داخل ئەبێستی دۆلار وەرەگریتن دۆلار وەرەگریتن ئەو سوودەکان دەماوە. سەیتەرەی کوێ کاک ئازاد بەباشی گوێمان لێ نەبوو سەیتەرەی کوێ؟ لە باڵتەی قەرژارە. بەڵێ. هەر لۆریەک داخل ئەکەن $30 لە کازیرەکەەوە دەگرن. بەڵێ. سارەی بچووک $20 تارەی کەورە $30. بەرامبەر بە چی ئەمە؟ ئەوە بەرامبەر بەوەی علەساس کەشفی ئەکاتن بەناو سوورەکەدا دەڕاتن ڕۆژانە 1000 سیارە بێندردا ئەڕواتن ئەو داهاتە ئەو پارە بۆ چێە؟ کۆمپانیایەکە تەنانەت هیچ کەسنا یەک بە کۆملە شەخصانە ئێستا کە سیارە من سەیترە ڕاوەستایە یعنی ڕۆژانە ئەمن تارتێن سیارەم دەبێتن. بەڵێ. تارتێن سیارە مەلۆ دێ سیارەی تورکیا و لە تورکیا کە پاسکرایە مسوولەکرای ئەوە علەسا چی بەناو سەفەرەکەدا دەڕات $30 وەردەگرێت. بەڵە سپاس بۆ کاک ئازاد لە هەولێر بەرزانجاو دەڵێت ئەگەر بتوان تەوەرێک لەسەر بەلێشاو کۆچی عەرەب بۆ هەرێم تەرخام کەن زۆر باشە چونکە ئەو عەرەبانە ئێستا هەمویان خاوەن مڵکن خۆ هەر بەو شێوەیەش ناوچەکانی تریان داگیر کرد تەنیا کەفری دەڵێت من دەمەوێت پێشنیازێک بۆ جەنابتان بکەم پێم باشە لە کاتی پەیوەندیەکاندا کۆمنتەکانیش بخوێنەوە چونکە جاری وایە کەمترین کۆمنت دەخوێندرێتەوە من دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سپاسی دەکەین بەڵام زۆر جا پەیوەندەکان خۆیان کە پەیوەندی دەکەن لەبەر ئەوەی بە باڵانسی پەیوەندەکانی خۆیان بەش ناکەیان دەڵێن پەلەیان لەوەی قسە بکەن بۆ ئێمە هەوڵ دەدەین زۆرترین کۆمنتی فێسبوک بخوێنینەوە هەرچەندە خۆی وەکو خۆی ڕاپرسیەکە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوکە بەو شێوەیە کۆمنتەکان هەموو کەسێ دەتوانێت بیان بینێ بەڵێ دەروێش لە هەولێر فەرموو کاک دەروێش. کاک دەروێش لە هەولێر؟ ئەم کاتتان باش. زۆر سپاس کاک دەروێش. دەستخۆشی یەکەم کاشوان. زۆر سپاس دەکەم. من دەوەری منەوەی ئەڵێم یاری بە ئەحساس و مێستی ملت نەکرێت خەڵک فەقیرە تەواو. بەڵێ کاک دەروێش ئەگەر شوێنەکەت بگۆڕی بەباشی گوێمان لە دەنگت نییە. بەڵێ؟ بەباشی گوێمان لە دەنگت نییە ئەگەر شوێنەکەت گۆڕی باشترە. ئەڵێم باسی یاری بە ئەحساسی و مێستی خەڵک نەکرێت گوناحە. بەڵێ. ئەو ملەتەی مەساوماندی بووە خەریکەوە ئینکارەکات هەر ڕۆژێ بە شتێکم پایە دەبەت ئەو ملەتا پێدەن ئەوە دیارە لە نەورۆز وەختات ئێستا چەندین جار مەسعود بارزانی سەر شاشەی تیپیەکاندا بەدەنجی خۆی هاوارێکرد پڕ بە خۆشی خۆی هاوارێکرد مالی دیکتاتۆرە و ئێمە دژی دیکتاتۆرەتی بەقای بۆیەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ڕاپرسی لە هیچ کەسێک لە بەڵکو تەنانەت لە ناو حزبەکە خۆشی ڕاپرسی نەکردووە نەک بە هاوپەیمانەکانی دوارە و ئێستا دوای ئەوەی سۆڤیەت هێنا بۆ ئەوەی کە بە وەرگرتنەوە لە متمانە لە مالیزیا ئێستا دەستیان پێکردووە قەوانەکەیان گۆڕیە و مالکی دیکتاتۆر نییە بەڵام هەر بە خۆشانەوە دەبێت حکوومەتی عێراق ئەوە لاسایی
کوردستانە کاتەوە لە حکومڕانی وەگە لاسایی بێتەوە کە دیکتاتۆریش بێتن و لاسایەکە هەر لە دیکتاتۆری کوردستانە وەرگرتووە دوای چەند ڕۆژم ئێستا فازل میرانی سەیرەکەم زۆر سەیرە ئەڵێ با خەڵک وات پێ نەدات کێشەی عراق کێشەی تاسی لەگەڵ عراق بەڵێ کێشەی منیش ئەڵێم بەڵێ کێشەی تاسی نییە وەکو کێشەی تاکە شەخت کێشەی تاکە شەختە لەگەڵ ماڵی ئەگەر مەسئول باکە مزایدا بهێنێ لەسەلایەنە کورتێکا سەدەیکا ڕۆژێ بەداردانی سەربەخۆیی ڕۆژی بە شتێکی تر کە چارە نووسازن لەسەر کووردا حتا هەر هیچ لەبێت تا بەڕاستی ڕاستکردن ناو حەزبەکەی خۆی بکە با بە هاوپەیمانەکانی نەکا با بەداردەنەکە. زۆر باشە سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر هەرچەنە هەندێک لە وشەکانی بەباشیگومان لێ نەبوو بەزاز دەڵێت دەرچوانی بەشی پیشەسازی خۆراک و زانستی خۆراک کێشەی دامەزراندنمان هەیە لە کاتێکدا هیچ فەرمانگەیەک وەک میلاک ئێمە داوا ناکات بۆ دامەزراندن کە پارساڵ وەزارەتی تەندروستی بەڵێنی پێداین بۆ هۆبەکانی خۆپاراستن و ڕقابەی بازاڕەکان کە بۆ ئەمساڵ وەک میلاکی فەرمانگە تەندروستیەکان داوا بکرێن بەڵام بەداخەوە ئەمساڵیش ئێمەیان پشتگوێ خستووە. بەڵێ توانە لە هەولێر فەرموو کاکتوانە. ئەم کاتۆ باش زۆر سپاس کاکتوانە. دەستخۆشتان یەکەم. زۆر سپاس دەکەم. من دەمەوێت لەسەر چوار بابەت زۆر بە کورتی قسە بکەم ئەگەر بەڵێ فەرموو. سپاس دەکەم. بەڵێ. یەکەمیان لەسەر مەسەلەی سندنەوەی متمانە لە نووری مالیکی سەرۆزیری عراق. بەڵێ. بێگومان لایەنە کوردەکان و تایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر تاکید لەسەر ئەماتاتەوە و ئاماژە بۆ کردەوە مالیکی دیکتاتۆرە. من ئەپرسم لە ئەم برادرانە باشە ئەگەر حکوومەتەکەی مالیکی دیکتاتۆرە باشە جێگری سەرەوە کە وەزیری حکوومەتی عراق بەڕێز دکتۆر ڕۆژنووری شاوێزا لە پارتیە جێگری سەرۆکی پەرلەمانی عراق لە پارتی دیموکراتی کوردستانە وەزیری خارجی عراق لە پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی ئەرکانی سوپای عراق لە پارتی دیموکراتی کوردستانە باشە من تێناگەم یعنی حکوومەتێک دیکتاتۆر بێ ئایا ئەمانەی پارتیش خۆیان تێدا بەرژاردین لەم دیکتاتۆریەکەی بەغدا بەرامبەر بە خەڵکی کوردستانە کرێت ئەگەر ئەم حکوومەتە دیکتاتۆرە باشە بۆ ئەم بەڕێزانە دەوڵەتەکان ناکەشنەوە لە حکوومەتی عراقی ئەمە پرسیارەکە بۆ ئەم لایەنە هێڵی خاڵێکی تر مەسەلەی سندیکای کارمەندانی تەندروستی یاریمی کوردستان لە مانگی پێنجدا جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان ئەحمەد بڕیارێکی دا بەڵێنێکی داکەوە دەرماڵی کارمەندانی تەندروستی بکاتە لە 100% ئاوتای پزیشکانی لێ بکە بەڵام بەداخۆ تا ئێستا ئەم بڕیارە نەچۆتە دوای لێبەجێکردنەوە و بڕیاریشە لە چەند ڕۆژی ئایندەدا سندیکای کارمەندانی تەندروستی لە سەرتاسەر یاریمی کوردستان مان بکرێت. خاڵێکی تر مەسەلەی نیشتەجێبوون و وەبەرهێنانە حکوومەت یەکەی نیشتەجێبوون دەڵێ دروست دەکەم بۆ هاوڵاتیان لە کاتێکدا ئێستا زەوی دابەشکردن وەستاوە بۆ فەرمانبەرە بێ زەوی ئەدات بە وەبەرهێنەر ئەو وەبەرهێنەرە هەڵدەستێ شوقە دروست دەکات باشە من تێناگەم تا ئێستا ئەم هەموو شوقە یەکە نیشتەجێبوونە بە ناوی گوند و شاری فلان و فیسار دروست کراوە لە هەرێمی کوردستانە تا ئێستا خەیرانی نیشتەجێبوونی چارە سەرکردووە بێگومان نەکرد هەر یەکێشی نیشتەجێبوون بە چەندەها دەفتەر ئەفرۆشرێتەوە و دەسەڵدەستی پێکرێ و بازرگانی پێکرێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەم سیاسەتی خۆیان بچێتەوە بەڕاستی تا ئێستا خەڵکی کوردستان سوودی نەبینەوە لەمە تەنها دەوڵەمەندەکانن بازرگانی پێوەکەن ئەو بەدە دەفتەرێک کرێ ئەیفرۆشەوە بە 15 و بە 20 ئەمە خاڵێکی تر ئاخر نقطەمە ئاماژەی پێ بدەم مەسەلەی سولفەی زەواجە بۆ خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکدا کە سولفەی زەواج بدرێتە کوڕ و کچی شەهید 5 میلیۆن دینار بە دیاری لێ وەرنەگیرێتەوە باشە من ئەپرسم ئەی ئەگەر شەهیدێک پرۆسی هاوسەرگیری نەکردبێت ئەم شەهیدە برای هەیە خوشکی هەیە بۆ شمولی خوشک و برای ناکە. بەڵێ کاکتوانە سپاس دەکەین من تێناگەم هیوادارم بەڕاستی زۆر سپاس بۆ کاکتوانە لە هەولێر ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس. بەڵێ کاک ئەحمەد. ئەو بەڕێزی تازە باسی مۆلەتی داهەکەیان کرد ڕاست دەکاتن یعنی 21 ڕۆژیان بە کتاب کە مەنع کردیە بەڵێ ینی هیوادار مامۆستاکان کۆ بوون لەسەرەوەی مان بگرن کە چۆن 21 ڕۆژیان لێ مەنع کرد ئاواژ ئەو دوو مانگەی هاوینیانە بە حساب نەکرێتن لەسەرەوەی کەس پاشان ساڵێکی وەردەگرن. بەڵێ کاک ئەحمەد. دوو بە نسبەت باسی خانووی دەکرێتن کە لە هەولێر هەدمەی خانی یعنی لە بۆ کرێتیاتی نییە کار بچی عقارات ئەگە داوای خانی کرێ بکەی قەژمەری پێ دەکەن تەشقارێک پێ دەکەن بەس ئەگەر بیانێ بلو عەرەبە چپای بکەن ئەوان دەیدەن ئەوان بەدەوەرە قەژمانجێ خانی هەیە دەیگرن تەنانەت ئەگەر لە هەر گەڕەکە چش بیت هیوادارم حکوومەت بە خۆی دابستەوە یعنی زۆر خەڵک گلەی لێ هەیە هەر بتەقتەوە زۆر خراپی بێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر. گۆران حەسەن دەڵێت داواکاری من لە بەڕێستان ئەوەیە ئەم بەرنامەیە لا بەرنیان بیگۆڕم بە بەرنامەیەکی تر چونکە پێم وان نییە هیچ بەرپرسێک گوێ لە قسەی هاوڵاتیان بگرێت لە بەرنامەکەتان ئەوە ڕای کاک گۆران حەسەنە
وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بڵێ بەرەزان هەر لەگەڵتانین گوڵان خان لە هەولێر. فەرموو گوڵان خان. گوڵان خان لە هەولێر. بەڵێ ئێوارەت باش. زۆر سپاس گوڵان خان. بەلە دەستخۆشی بۆ تاوارێتە برای بەڕێز. زۆر سپاس دەکەین. ڕاستی هیوادارم من هەندێک خاڵم هەنە ئاماژێت بێ دەکەم لەسەر شاشە ئینئارتیەوە هیوادارم نیگەران نەبن. بۆ نیگەران نەبین گوڵان خان. فەرموو فەرموو. من بە خەڵکی کوردستان یەک بە یەک داگ بە داگ دەڵێم لە یەک ساڵیەوە هەتا 100 ساڵیەوە باش ئەوانەی تەلەفۆن دەکەن لە بۆ ئینئارتی دەڵێن سەرۆکی هەرێم بە شەخصی خۆی کێشەی هەیە لەگەڵ مالیکی. بۆچی شخصی خۆ کێشە هەبی لەگەڵ مالیکی لەسەر شاشە یان لەگەڵ وڵاتانی دیکە بەحسی کێشەی خۆ بە تەنیا کێشە خۆ حەل دەکە. سەرۆکی هەرێم هەندێم نییە دێتە سەر شاشەی ڕاگەهاندنی کوردی و عەرەبی بەحسی دیکتاتۆری دەکات لە عێراقدا. دیکتاتۆر زانی چییە؟ ئەوە سەرۆکی وەزیران ئەوە نووری مالیکی خەرابی کوردی ویایە برای بەڕێز. بەخوای نە کێشەکانی مادەی 130 جێبەجێ کردیە نە کێشەکانی پێشمەرگە نەدەبارەت بە قەتیای کوردستانی دێتە سەر هەرێما کوردستانی. بۆچی سەرۆکی هەرێمی شەخصی خۆی کێشە هەیە لەگەڵ و سەرۆکی هەرێمی کوڕی مەلا مستەفا بارزانیە و ناکە مافی کوڕ بێتە خواردن ئەرکە لەسەر ملی سەرۆکی هەرێم لەگەڵ وەزیرانی عێراق لەگەڵ عێراق ئەم کێشای هەبیتن چکو بۆ هاوڵاتی کوردستانە بۆ ڕابردوونیە بۆ داهاتووە بەڕێز لە ئەو خەڵکە تێ بگە بەسە تەلەفۆن بۆ ئینئارتی بکەن و ئەوانەی لە سلێمانی و ئەوانەی لە هەولێر و بەخوای لە هەولێری نەتەنن ئەمە لە سلێمانیە من مخابن بۆ هاوڵاتیمە قسەکانی خۆم بەجێبەجێ ناکەن. بۆچی دەڵێن سەرۆکی هەرێم نووری مالیکی دانا لەسەر حکومەت. گوڵان خان پێت وایە ئەوانەی لە هەولێرەوە پەیوەندیەکەن لە سلێمانی وەیکەن بەڵام دەڵێن لە هەولێرەوە؟ بەڵێ لە سلێمانی دەڵێن. بەڵام بەڵگەمان نییە لەسەر ئەو بەڵگە چی لەسەر ئەو قسەیە با لە خۆمانەوە شتێک نەڵێن کە وانە بێت. منیش نازانم لەکوێوە پەیوەندیەکەن بەڵام دەڵێن برادەڕێت آخر قسەکان وان دیارن. چۆن دیارن؟ سلێمانی و هەولێر ئەمە هەم خوشک و برانە سلێمانی مخابن سلێمانی جی هەم کەسەکە سلێمانی جی ڕەوشەنبیریە سلێمانی خەڵکی باشی تێدایە شەهیدیان هەیە ئەمفالیان هەیە ڕێزمان سلێمانیان هەیە ئەوژی کوردن ئەمە هەموو کوردین ئەمە هەموو کوبراییترین بەس ئەوە دەڵێن سەرۆکی هەرێم نووری مالیکی دانا لەسەر حکم ئەدی دەست پێش خەریف سەرۆکی هەرێم نەبووە جەلال تەلەبانی کردیتە سەر کۆماری عێراق بە قورئان بارزانی نەبی کوردیش تێدەچی ئەوەش کێشەی نییە لەگەڵ مالیکی بۆ کوردە و بۆ هەموو هەوڵاتی کوردە بڵە خەڵک تێ بگەن بەسن قسە بگەن لەسەر شاشەی. بەڵێ سپاس زۆر سپاس بۆ گوڵان خان لە هەولێر. نازانم ئەو قسەی کە ئەو کردی دەڵێت هەندێک لە پەیوەندەکان لە هەولێرەوە دەکرێن بەڵام خۆیان لە سلێمانیەوە دەیکەنەوە دەڵێن لە هەولێرەوە دڵنیابن کە ئێمەش نازانین لەکوێوە پەیوەندەکان دەکرێن ئەگەر بە ژمارەکان نەبێگە بە دوواداچوونی بۆ نەکەین. بەڵام ئەگەر بمانویستە ئەم بەرنامەیە ئازادانە نەبێت ئێوە بە ئازادانە قسەی خۆتان نەکەن دەمانتوانی پەیوەندی وەربگرین و پرسیارە لێ نەکەین بەڵام خۆتان ئەگەر هەوڵ بدەن هەموو ڕۆژێ پەیوەندیکەن بۆ ئەم بەرنامەیە ئەگەر کەسێک لێپرسینەوە لەگەڵ ئێوە کرد کە لەکوێوە پەیوەندیەکەن قسە لەسەر چی دەکەن ئەو کات بزان کە ئەم بەرنامەیە ماکی خەڵک نییە بەڵکو و ماکی ئەنارتی خۆیەتی وە خۆی دەیەوێت ڕای خۆی بستەپێنە. بەڵام ڕۆژانە بەبێ فیلتەر پەیوەندەکانمان وەرگرتووە نەمانزانەوە کەسێک لەکوێوە قسە دەکە هەندێک جار وشەی نەشیا وشەی ناشریان بەرامبەر خۆشمان بەکارهێناوە ئێمە لەبەر ئەوەی نەمانزانیوە کێیە پەیوەندیەکە لەکوێوە پەیوەندیەکە پەیوەندەکانمان وەرگرتووە. بەڵێ باوکی محەممەد لە سلێمانی فەرموو باوکی محەممەد. زۆر سپاس باوکی محەممەد. زۆر سپاس دەکەم. من دوو سوالم هەیە. بەڵێ کاک ئێمە داوای مادەی سەدوسی دەکەین لە کەرکووک مادەی سەدوسی لە کەرکووک بەدەست هاتیوێشیتە لەبەر ئەوەی ئەگەر ئەم هەموو شوقە و بێدلانە دروست دەکەن بیدەنە خەڵکی کەرکووک لە هەولێر و سلێمانی و چەمچەماڵ و دەچێت بەس خەڵکی کەرکووک بگەڕێتەوە عەرەب بۆ خۆی کەرکووک بەجێڵە بەبە یەکوتو ئەوەی هیچی پێ نادا. بەڵێ باوکی محەممەد. ئێمە کاکە گیان هەولێر سلێمانی دووە چەمچەماڵ بازیان قەزاڵە حەگا نەبی کەرکووکیە کاکە دیوە مەڕێکە بدەنێ و خەڵکەدا بڕاتەوە بخۆین خانوو بکە بکە زێڕێگا بکە یەکی فاتحە حەزی بزەنێ باشە بۆ مشوری ئەم خەڵکە ناخۆن و بۆ مشوری نەوتەکە خۆن کاکە گیان خەڵکەکە دیوە خەڵک بنێنەوە بەخوا مادەی سوسویل بەدەست خۆیان خواوەچی. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانی. کاروان لە کەرکووک فەرموو کاروان. زۆر سپاس کاروان. بێ زەحمەت پێشەکی دەست خۆشتان لێگەم. زۆر سپاس دەکەین.
من پێشنیارێکم هەیە بۆ بەڕێستان بەڵێ فەرموو. یەکەمیان ئەوەیە بڵێن کە بەرنامە پێشکەسێتە بەرنمەیەکەیە نامی ناو تەلەڤیزیۆن بۆ نمونە تەلەڤیزیۆنی کەرکووک بەرنامەکە کە پێشکەشەکە بە دادواتوونیشەکە ئیسانەمە من حەزەکەم کە قساکەم بە دادواتنیە بۆ قسەکەم بکرێن یعنی تا ئیسا جار لە دەر بەشداریان بەرنامەیەم کردووە بۆ ئەم سلفەی زەواج و سلفەی ئاخر کە شمول خەڵکی کەرکووک ناکات ئیساش راپۆرتێکمان نەبین یعنی بە پەیامنێرەکەی کەرکووک شتانەوە کە چەند جار تەلەفۆنمان بووە یەک راپۆرتێک مەسەڵەن من 10 جار کردومە زەلامەیە 20 جار کردێتی کۆمەڵی خەڵک لە کەرکووک کردیانە با راپۆرتێکمان ببینی هەنی حەقی هەموو ئەمە تەلەفۆنە کە بڵێن هەواداری هێناردی یان خەڵکێک کە بەرزە بە دیار هێناردی و دانیشی ئەم بەرنامە جوانەی هێوا بینێ کە لە معاناتی خەڵکە کۆڵنەوە با ئەوەندە ببینین کە راپۆرتێکی لەسەرەکەن با بێتە فشار بەسەر حکومەتەوە بۆ مەسلەی ئەو برادری کە پێش من تەلەفۆنی کرد قسەکانی زۆر جوان متەی دەکەم ئەمە ناوچە پشتگوێ خراوەکانی نەک ناوچە دابڕێنەوەکانی دمان کە تا دوێنێ کەرکووک دڵی کوردستان کەرکووک قوچی کوردستان ئیسەی چینما پشتگوێ خراوەکان و دابڕێنراوەکان. بەڵێ سپاس بۆ کاکاروان لە کەرکووک. مەهدی ئیکۆنۆمی دەڵێت دەستان خۆش بێت من دەپرسم لە حکوومەت سەرڕای 15 تریلیۆن بودجەی کوردستان بۆچی ناتوانێت دەرچوانی زانکۆ دابمەزرێنێت دڵنیاین یاخود دەڵێت دڵنیایان دەکەینەوە کە بەرنامەی خۆپشاندان و خێوەت هەڵدانمان هەیە. کۆڕەو لە سلێمانی شوانێوارە باش دۆسپاس کا کۆڕەو چاوی منی وڵات سەبارەت بۆ سولفەی زەواج و سولفەی ئەقارە قسەکەم زەحمان بەڵێ فەرموو. وڵی نازانم ئەو سولفەی زەواجە بۆ کێ شمولەکە یعنی لەم ڕۆژانە برایەکەم چووە بڵێن پێشتر ژنی هێناوە تەلاقیەوە دوایەوە بێوەژنی هێناوە بڵێن هیچ کاتێکی سوودمەند نەبووە نەخۆی نەخێزانی لەم دەسەڵاتە سوودمەند نەبووە ئیسە چوو بۆ سولفەی زەواج ئەڵێ بەس لەبەرەوەی ئێوە پێشتر زەواجتان کردووە بە هیچ شێوەیە شمولتان ناکە سەبارەت بەم 5 ملیۆنەیە قاریش کە زیایی کردووە ئەوەش شمولی ئەوانە ناکە ینی پێشتر کە مەعامەلاتیان کردووە و هەیە نیوەی وەرگرتووە و بڵێن 10 ملیۆنی ماوە ئەوانەی لادەکان ئەڵێ ئێوەش نازانم ئەو 5 ملیۆنە شمولی ئەوانە ناکە هیوادارم لەو دوو زینە بۆ هینێکمان بۆ بکەن زانین چۆنچۆنیە و چۆنچۆنی نیە بۆ شمولی ناو زەواجەکە ناو 5 ملیۆنە شمولەکە هیوادارم بە دواچۆنێکی بۆ بکەم لێ نافتیەوە. بەڵە سپاس بۆ کاکۆڕە و لە سلێمانی. ئاراز شیشی لەسەر فەیسبوک دەڵێت من دەمەوێت باسی ئەو بکەم کە سەفرەی ئەلمی زانکۆی سەلاحەدین تاوەکو ئێستا نەکراوە کەس باسی ناکات نازانم دەیانێت پارەکە بخۆن. فەرحان خۆشناو دەڵێت دەستخۆشی بۆ تەوەڕی بەرنامەکەتان من 5 ساڵە لە شەقلاوە زەوی بەسەر خەڵکی کەم دەرامەتدا بەشکراوە بەڵام تا ئێستاش نەکراون بە سەنەد هیوادارم بەرپرسان لە ڕێگەی شاشەکەتان گویان لێبێ و ئاوڕێک لە خەڵک بدەنەوە بەڵێ بێکەس لە چۆن شەماڵ کاتت باش دۆسپاس کاک بێکەس. وەڵام من دەربارەی ئاوی شۆڕش لەگەڵاکەم بەڵێ فەرموو. دەیان جارێمە بەرپرسان وعدیان پێمان داوە بە جێگری سەرۆکی حکوومەتیشەوە ئێمە کاوەکەمان لە سلێمانیەوە دێت لە بازیان و ئاوی لێک نەتا چەند شەمارش ئاوی خۆی لێگرێ من لە 18 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ 2 ساعت و نیو یان 2 ساعت و شارێکی ئاومان ئەدەنێ خەڵک زۆر بێزارە بەڕاستی یعنی کابینەی حوتەم نەیتوانیوە ئاوی ناحەیەک چارەسەر بکات لە چ وڵاتێک لە چ دیەیەک لە 18 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ خەڵک 2 ساعت ئاوی هەبێ. من لەم شاشەیەوە واڕێم خەڵک زۆر بێزارە ئەگەر لەم پایەیە چارەسەری نەکەن سلێمانی بێ کارەبا بێ فەلاماری محەتەی کارەبا ئەدرێت دەنگۆی ئەوە هەیە لە ناو خەڵکە ئیتر من لەم شاشەیەوە بۆ یاڕێم هەتا بەرپرسان ئاگادار بکەنەوە سلێمانی بێ کارەباکەن. بەڵێ سپاس بۆ کاک بێکەس سپاس بۆ کاک بێکەس لە چۆن شەماڵ. سیروان لە سلێمانی فەرموو کاک سیروان. کاک سیروان لە سلێمانی کاک سیروان بەڵێ دیارە گوێ لە دەنگمان نییە. عەلی لە دهۆک فەرموو کاک عەلی. کاک عەلی لە دهۆک
بەداخەوە پەیوەندەکەی ئێوش پشرا لە سەتۆری کۆمەڵاتی فێسبوک ڕامیان ڕانیە دەڵێت دەستخۆشی بۆ ئێوەی خۆشەوی سەبارەت بە دامەزرانی پێشمەرگە ئەم پرسیارە لەلایەنی پەیوەندیدار دەکەم ئایا لە بودجەی ئەم ساڵی هێرێ وەزارەتی پێشمەرگە هیچ بڕەبودجەیەکی دابین کردووە بۆ دامەزراندنی پێشمەرگە دیدار ناناکەلی چەند پێشنیازێکی نردووە بۆ بەرەنگاربوونەوەی بە پەلەی بەفیڕۆدانی ئاو دیارە پێشنیازەکانی زۆرن بەڵام هەوڵ دەدەین بە کورتی بخوێنەوە یەکەم دەڵێت ڕێگری لە شتنی شوێنەکانی ئۆتۆمبیل دووهەم تەواوی مەلوانگەکان لە بەکارهێنانی ئاوی خواردنەوە بۆ مەلەکردن سنووردار بکرێن چوار چاودێری یاخود چاودێرانی شارەوانی بەرپرسیاتی ئاگدارکردنەوەی توندی هەموو ئەو دەستگا و فرۆشگا و شوێن و ماڵانە بگرنە ئەستۆ پێنج زۆربەی ئەو ئاوە کە لە کوردستان بەگشتی و هەولێر بەتایبەتی بە فیڕۆ دەدرێت لە دەرەنگانی شەوە لە ئەنجامی خەمساردی و بێبایەخی ئاوە لە هزری ناڕۆشنبیری تاکەکان حەوت سوود وەربگیرێت لە ئاوەڕۆکان بۆ دووبارە بەکارهێنانەوەی بۆ کشتتوکاڵ و ئاژەڵداری و شوشتن. بەڵێ پەیوەندی ترمە لەگەڵدایە باوکی ئەحمەد فەرموو باوکی ئەحمەد. ئەم کاتت باش کاکشوان. سپاس باوکی ئەحمەد. کاکشوان ئێمە داواکاریەکمان هەیە لە ڕێ ئەو کەناڵە بەڕێزەتانەوە. بەڵێ فەرموو. ئێمە خانگە تەجاوزەکانی پەیوەندی حەسەگوندی حەسارۆکی. بەڵێ. ئەوە چەند جارە یعنی لە خەریتەی حکوومەت هاتووە پێوترێ سیەکە لەگەڵ حەدیقا. ئێوە چەند جارە ئێمە داوا ئەکەین لە جەنابی محافظ و لە شارەوانی و لە ئەملا و لە ئەولا ئەڵێن ئیمساڵ نامانی حەوت ئیمساڵ هاتۆ مانی حەوت دیگە گیرمان خواردو ئەنجارێک و خەڵکێکی زۆر خەڵکێکی ڕەش و ڕوتە لەژێر لە هەلۆ ناچی چەند جار یعنی چەند جار دۆخراوین تا ئیساکە ئەو خەڵکە چاوەڕێ حکوومەتە داواکارم لە ڕێ ئەو بەرنامە حاولەیەکمان بۆ بکەن یعنی ئەو خەڵکە تاو ژیانی نەماوە لەژێر لای هەلۆ نە خزمەتگوزاری هەیە نە هیچ شتێکی هەیە. بەڵێ سپاس بۆ باوکی ئەحمەد لە هەولێر. هاوتا لە سلێمانی. هاوتا لە سلێمانی. بەڵێ دیارەگوێ لە دەنگمان نییە. سەرباز فازڵ دەڵێت دەستخۆشی لە تۆی بەڕێز زۆر سپاسی دەکەم دەڵێت تکایە بە تەورێکتان تایبەت بێت بە خوێندکارانی دوانزەی ئامادەی. بەڵێ سەربەستمان لەگەڵدایە. زۆر سپاس کاک سەربەست. من لە تەرجمەت دەربارەی وەزارەتی پێشمەرگە قساکەین ئێمە مەڵبەندی ئێمەیان نرد بۆ دوای یەک دوای خەدریان لێماکرد ئێمەیان نێواردووە بۆ تایبەت ئیتر خەدریان لێماکرد ئێمە داوای دوای یەک مازوولتیان ناخۆتا بۆ ئەمەکەش ئەوەنە ناخۆشە حەفتە بە حەفتەوە لە شوێنی وا هەیە دەبێت دەوامەکەن دەجێمە هەموو حەفتە بە حەفتە بەڵێ کاک سەربەست بە باشی گوێمان لە دەنگت نییە. سپاس بۆ کاک سەربەست لە کەرکووک دیارە بەداخەوە نەماتوانێت بە باشی گوێمان لە دەنگی بێت. شوێنەیە لە سلێمانی. ئێوارەتان باش. زۆر سپاس شوێنەی خان. دەستخۆشکەریتان لێ یەکەم سپاسی و هاوڕێیان ناکەم کە مانۆ بن لەگەڵ تا کاکشوان. سپاس دەکەم. وەڵای کاکشوان سێ چوار شت هەیەمێ و قسەکانمان وەکو بەنزین و تەنەر و ئەسیتۆن لەگەڵ ڕێزمان بە هەوایان نەچێ. بەڵێ فەرموو. ئەنجامی چاکسازیەکەی سەرۆکی هەرێممان نەبینی گەندەڵکارەکان پیشان نەدران تا سەبزان چەند کەس گیرا و بازانین یانی ئینسان بزانێ. ئەمەیەک دووهەمینیشیان وتیان بیمەی بێکاری تا 6 مانگ بەردەوامە و 3 مانگ وەرگیرە. تۆ کە قەرارێکیا ببی بیتە سەر گەر لە گیرفانی خۆشەوێت چکە پیاوکە قسەی کردبی باتە سەر. سێهەمینیشیانەوەی کە ئایا تەعیناتی ئەم جارەی کێتەوە محەڤە 1000 کەسە وەکو جاری پێشوانی شەهادەشیان وەرنەگرەوانە ناویانێتەوە و کۆنەکانیش دانیشتن هەر چاوەڕێکن و ژێرمستکراوەکان و بپارڕێنەوە لە خوا و پەنابەرن بۆ نازان چی و چی و چی ئەمە چه ناویان بێتەوە. بەڵێ سپاس بۆ شوێنەی خان لە سلێمانی ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە دوا پەیوەندیمان کاک هەڵۆ لە کەرکووک. فەرموو کاک هەڵۆ. زۆر سپاس کاک هەڵۆ فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ داوەکەم سەبارەت بۆ سیاسی بەڕا لەگەڵ هەرێمی کوردستان ئەتوانین بڵێین ئەوەی سەناتی سەرۆکی بەردانیای کات بۆ شەڕکردن کەوا زۆر گەمان لێ بۆ کەوا شەڕە لەسەر نەوت باسەکەی چەند لایەنەکەەوە بەڵام ئەوە ڕاستی وەزعەکەنی
باسی ئەوەیە ئایا ئێمە باس بێگەین ئەو سیاسەتە چییە کەەوە کەوتی خەڵکانیان باس بێگەن سیاست نێوتەربای شەڕی دەسەرەکرێت ئایا مادەی 140 هەر سیاسەتەوە نییە ئایا بودجەی پێشمەرگە هەر ئەوە سیاست نییە ئێمە چی هەیە نیشتمانیە با بیزانین بۆمانێ ڕوونکەنەوە با تێگەین لەو سیاسەتە چییە کە ئەکرێتە هەرێمی کوردستان بۆیە من دەنگی خۆم ئەخەمە فاڵ بەناوی سەرۆک بەرزانی هیوادارین ئەو لایەنانەیش بە بەدوادارچن بۆ بۆچنەکانی خۆیان بکەن بتوانن کە دوا ڕۆژ شارە بنسییان بە تلبی لە سەریان نەگەڕێتەوە. زۆر سپاس بۆ کاک هەڵۆ لە کەرکووک توانە ئار دەڵێت هیوادارم حکوومەت هەموو کوڕەشەیدەکان دابمەزرێن چونکە دامەزرێنن بۆ ئەوان زۆر گرنگ و چارنووس ساسترە لەوانەی خاوەن باوکن. دواتێ بینی فیسبوک هاوکار مستەفا دەڵێت دەسۆشتانی دەکەم سپاسی دەکەین دەڵێت من تەنیا باس لەو پرۆژانە دەکەم کە لە کاتی خۆی زۆر لایداوە باشە بۆ دەستپێکردن ئەڵێن بۆ ماوەی ئەوەنە بەڵام تەواو دەبێت کە چی بە دوو ئەوەندەی ماوەی خۆی تەواو نابێت کیە بەرپرسە. بەڕێزان سپێنێ لەگەڵتان بەردەوام بین هەر شاد و بەختەوەربن.